والله روجانه خواني بري روجانه دقل لينيم قازي روجانه خواني بري سي قاز لينيم والله قالوا قاز ليني چونکە قەلی کوردی قازی کوردی نهێنی نییە تۆ گەر شتەکە و کوردی بێ بە کوردی بیفرۆشە بە کوردی بیکڕا نهێنی تیان نییە ئێمە نهێنەکە ئەوەی بێ لێی بنێن لەسەر ئاگر لێنێن دوای قەنە سەر خەڵوت بە شوێنەی بۆ خۆی ساعات پێگاتە کاتە ساعات 5 دوکانەکەنەوە لە 11 شتەکان حازەکەن ساعات 5 حازەیدن لە 5 میوانە بەڕێزەکان بە خێراتیانەکەن کە هێن حەزیان لە قەل و قازیان تەلەفۆنمان بۆکەن پەیوەندیمان پێوەکەن و ئێمەش بۆیان حیزەکەین مشتەرەکانیشم لە دەرەوەی شارێ لە شارە زور لە قەراخ لە چەمچەما لە کەرکووک لە هەولێر لە دووەک لە زاخۆ لە شار باژێر ئەمانەیە داوای خواردنەکە جایی وایە برادرە دۆستە لە کەرکووک و تەلەفۆنەکە لە هەولێرەوە تەلەفۆنەکە یان لە ڕانەوە تەلەفۆنەکە لێەوە بەڕێکەوتین ئەو نەما قەل بۆ حیدیسکە ئەو نەما قاز بۆ حیدیسکە بۆیان دانێتە سەعایە گیان 12 شەوێن ئێمەش بۆیان گەرمەکەن و یانەیە وەڵای خەل و خاس جایی وایە چیتە دوکانێکە سەفەرێکیان لای کاحمۆمی قەلێکمان کڕی قەلەکە چاوی کز بوو ئیتر بەوتم کاحمۆمی قەلە چاوی کزەوتی خۆ تۆ جەریدەی پێ ناکەین تۆ سەرێ بڕیت وەڵای سپاس بۆ خوا مشتەرەکانم لە خواردنەکەم رازین چونکە شتەکانم بە پاچیە ئێوار بە ڕۆژ کە بۆ مێ خۆمەی شۆمانێ لێرە لێ شوێنین اینجا سپاس بۆ شتەکانمان کوردەواری خەڵک تامی کردووە لە خواردن ڕازە خواردنیش کە تامی کرد لە زەتێکی هەبوو کابرا مشتەرێنە تۆیی بۆ لای من بۆ ناخواردن کە ئیسفادە و لە خواردنەکەم کرد تامیە بوو 6 کەسیتی لەگە خۆتیانی جام 15 ساڵامە ئیشیشمە ئەو خانمانەی کە نازان قەل و قاز لێنن هەیە بە بوخار لێنێ خۆی قەل قاس بە ئاگرێکی ئێوە لەسەر تەباقی بە کزیە بە ئیشکە جا نەقەل نەقاس پیازی تێ ناکرێت هەیە پیازی تێگە دەرمانی تێگا قەل و قازی کوردی تێی ناکرێت بەس کەڵەشێری کوردی مریشکی کوردی ئەمانە پیازی تێکرێ بەس دا و دەرمانی تێ ناکرێت